بەڵێ سڵاو بۆیە و دیارە ڕێکخراوێک هەستاوە بە ئەنجام بە سەرپەرشتیکردنی کوێ و چالاکیە و ئەو چالاکیانەی ئەمڕۆ بەڕێوەچێ بەڵام ئاماژە بۆ بکەم کە ئەمڕۆ هاوکاتە لەگەڵ چەند بۆنە و یادێکدا بۆ نمونە یادی ڕاپەڕینی قەزای کفریە هاوکات ڕۆژی نیشتیمانی جیلوبەرگی نەتەوەییە و لە هەمان کاتا ببوونی 8 مارسەوە و بەبوونی ئەوەشەوە کە سەرەتای وەرزی بەهارە بەڵام بەهارێکی وشکی بێبارانی کەم سەوزایی ئەم کۆمەڵە چالاکی کراونەتەوە کە زیاتر چالاکی هوەرین لە پیشانگای شێوەکاری و کاری میوزیک و پێم وابێ چالاکی ژینگەیشی تێدا بووە یەکێک لە چالاکیەکان چالاکی گروپی کیژانی شێوەکارە لە قەزای کفریدا ئەوان بە چەند کارێکی هوەری بە ناونیشانی پرۆژەی ئاشتی دەستیان پێ کردومە سەرپەرشتیاری گروپەکەم لەگەڵە بێ مامۆستاگەر بێت ئێرە هوەر پەیامە پەیامی ئێوە لە ئەو کارە هوەری ئەمڕۆتان لەسەر بەنداوی کفریکە ئەنجامتان داوە چی بووە؟ بەڵێ ئێمە وەکو گروپی کیژانی شێوەکاری کفری و ڕێکخراوی ڕەنگ بۆ گەشەپێدان و ڕۆشنبیری توانیمان لە ڕێگەی کارە هونەریەکانمانەوە پەیامی ئەم ساڵمان بگەێنین بەڵام بەداخەوە بەهۆی قەدەغەکردنی کۆڕ و کۆبنەوەکان و ڕێنمایە تەندروستیەکان بڕگەی زۆر باشترمان لەگەڵ ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی پرۆژەمە بۆدان ئامادە کردبوو بتوانین جیاواز ساڵانە ئێمە خاوەن فستیڤاڵی تایبەت بە خۆمانین بەڵام بەهۆی ئەو ڕێنمایە تەندروستیەکانە شێواز و بڕگەکەی چالاکیکارمان گۆڕیوە وەکەوەی لە سەرەتاو بەنداوەکەەوە کە ئەبینرێت پێشانگایەکی دیواربەندە لەسەر تاشەبەردەکانی بەنداوی کفری توانیمان پەیامی ئاشتی و ڕەنگەکان تێکەڵ بە یەک بکەین بۆ ئەم ساڵیش بەو شێوە توانیمان چالاکیەکان ئەنجام بدەین. بۆچی زۆربەی چالاکیەکان چالاکە هوەریەکان کە ئەنجامە درێن لەم ماوەیە زیاتر بە ناونیشانی ئاشتی پرۆژەی ئاشتی پێکەوەی ئەوانن یعنی هەست بە چیەکەن وەکو هونەرمەندان کە پێویستە هەموو شتێکتان لەبارەی ئاشتیەوە بێ؟ بەڵێ هەمیشە هونەر پەیامی هەیە ئێمەش بۆ یەتوانین لە ڕێگەی کارە هونەریەکانمان لە ڕێگەی تابلۆ و ڕەنگەکانمانەوە پەیام بگەێنین هەڵبەتە ئەگەر تا چەند ئاشتی بەرقەرار بێت و سەرکەوتو بێت ژیان و گوزەرانی خەڵک باشتر و خۆشگوزەرانترە بێت بۆیە هەر کاتێک کە ئاشتی و ئارامی سەقامگیر بوو لە ناوچەکەدا ئەو کات سەرکەوتن و ئارامی وڵات بەدەستێنین. بەڵێ سوپاس بە تۆ گوڵاڵە حەمید سەرپەرشتیاری گروپی کیژانی شێوەکاری کفری هەروە وەکو ئاماژەم پێکرد چەند چالاکیەک بەڕێوەچێت تەنها یەکێک بوو لە چالاکیەکان من سەرپەرشتیاری گشتی چالاکیە هونەریەکانم لەگەڵەکە ئەمڕۆ بەڕێوەچێت کاکوونەر بۆم باس بکە چەند چالاکی دیکە جگەلە و چالاکیە بەڕێوەچێت ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی ڕۆشنبیری کۆمەڵاتی خانزاد هەستاین بە ئەنجامدانی کەرنەڤاڵێک وەکو ڕێزێک بۆ 8 مارس دیارە مەبەستی ئێمە ئەوە نییە کە 8 مارس تایبەت بێ بە ئافرەتان بەڵکو ئافرەت بە خاوەنی کۆی ڕۆژەکانی ساڵ ئەزانین بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و ئەو بەیانە تازەی کە وزارەتی ناوخۆ دەری کردبوو کۆبوونەوە و کۆڕ و کۆبوونەوەی فراوان لە هۆڵ و شوێنە داخراوەکان قەدەغە کرابوو ئەگەرنا دیدارێکی زۆر گەورەترمان ئامادە کردبوو بەڵام ئەمڕۆ بەڕێوە چوون چالاکیەکان زیاتر چی بوون؟ ئەمڕۆ لەم کەرنەڤاڵەیە کردنەوەی باخچەیەک بوو وەکو چالاکیەکی ژینگەی و ئەو چالاکیەی گروپی کیژانی شێوەکاری بوو کە ڕەنکردنی کۆمەڵێک شوێنی تایبەت بوو بۆ مەبەستی جوانکاری و گەیاندنی پەیامی ئاشتی و دەستی هێز و توانا و سەلیقەی ژنان جگەلەوەش پێشەنگایەکی دەستڕەنگینی خانمانی گەرمیان بوو کە نیشاندەری توانا و تااقەتی ئافرەت بوو بەرامبەر بە کۆمەلگا و بەو کەلتورەی کە بەرامبەریان دژایەتی ئەکرێن یاخود و جگەلەوەش چالاکیێکی مۆسیقی بوو و کۆڕێکیش بوو بە ناونیشانی کەلتور و دەستەمۆکردنی مێکە بەگشتی کەلتور تا ڕادێگە توانین بڵێن بنیادنەری ئەم توندوتیژانەیە کە دژ بە ئافرەتان ئەکرێ جگەلەوە شانۆیەکی شەقام ئەنجامدا کە گەیاندنی خەمی ئافرەتان بوو لەو شانۆیە. زۆر سپاس بۆ تۆ کاکوونەر سەرپەرشتیاری گشتی کارە هونەریەکان بەڵێ ئاماژە بۆ حکومەکە و ئاماژەی بۆ کرد کۆمەڵک چالاکی هونەری و ژینگەی و ڕۆشنبیری بەڕێوە چوون ئەمە ئاماژە بۆ بکەم کاکەفری شارێکی پڕجوڵەی لە ڕووی هونەرەوە لێرە پەیمانگای هونەرە جوانەکان هەیە بە مەڵبەندی مەقاماتی عێراقی دانرێت ساڵانە چەندین پیشانگای هونەری و هونەری مۆسیقا و گۆرانی و مەقامات لەم شارەدا و فستیڤاڵی هونەری گەورە لەم شارەدا بەڕێوەچێت.